خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. خەڵک لە هەرێمی کوردستان چاوەڕوانی گۆڕانکاریە و تا ڕادەیەکی زۆر بێزار بووە لەو جۆری حکومڕانیە. ململانەی سیاسی بۆ چارەسەرکردنی کێشەکان بەردەوامە. یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی مشت و ماڵ کردوتەوە بۆی چارەسەرێکی بنەڕەتی بۆ کێشەکان بدۆزرێتەوە و هەموو مانگێک کێشەیەک سەرهەڵ نەدات. ئەمە پێویستی بە ئیرادێکی بەهێزە. یەکێتی دەڵێت ئێمە لە مەیدانەکەین بۆی ئەمە بەرەو کەناری ئارام ببین لە بەغدا، لە کەرکووک، لە پرسە نیشتیمانیەکانەوە بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان. تەوەری ئەم شەوی بەرنامەی پانۆراما بە میوانداری بەڕێز سەرتیبالی ئەندامی پێشووی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک سەرتی بەخێر. زۆر سپاس بۆ دەرفەتە. منەمەوێ کۆمەڵێک پرسی تایبەت لەگەڵ جەنابتان باسکەم. بەڕێستان کادیرێکی دیار و بەرچاوی یەکێتی نیشتیمانی کوردستان و باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان سەرەتا لە پرسە نیشتیمانیەکەەوە ڕوون بۆ پرسەکانی تر. کەرکووک بوێنە کەرکووک چ کاریگەرێکی لەسەر پرسە نیشتیمانیەکان هەیە و بە تایبەتی بۆ ئەپدێتکردنی ڕۆحەتی نیشتیمانی لای هاوڵاتیان لە هەرێمی کوردستانیش لە زاخۆ هەتاکو و کفری و کەلات. بەڵێ بێگومان کاتێک کە باسی کەرکووکەکەین وەکو ناسنامەی سەرجەم ناوچە کێشە لەسەرەکانە و ڕەمزێکە بۆ ناوچە دابڕێنراوەکان یا ئەوەی کە پێڵێن مادەی 140 کە زۆر جار هەر هاوڵاتێک لایەنێکی سیاسی باسی کەرکووکەکەین وەکو ڕەمزێک بۆ ئەو مادانە لە زومار و شنگالەوە تا خانەقین و دووس و هەموو ئەو ناوچانە. بەڵام کەرکووک وەکو هەم جەنابی مامجەلالەی فەرمووی چەقی کێشەکەیە و کارکردن لەسەر کەرکووک و یەکلایکردنەوەی کێشەی کەرکووک بە نەتیجە جۆرێکە لە هەنگاونان بۆ یەکلایکردنەوەی سەرجەم کێشەکان لە ناوچە دابڕێنراوەکانە. ئەوەی کە لە ماوەی ڕابردوو ئێمە جەنابیشت لەبیرتە کە لە هەڵمەتی هەڵبژاردن لە کەرکووک و ئەوانە ئەو کاتە ئێمەش ئەرکێکمان پێسپێرا بوو لەوێ. ئێمە باسی ئەومانە کرد تەنانەت هاوڵاتیان و خەڵکێکی دڵسۆزی کوردەکانی پارچەکانی تری کوردستانیش لە کاتی ئەنجامدانی هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکان بە پەیامێک بە مەسەجێک بە جۆرێک لە هەڵوێست پشتیوانی خۆیان بۆ بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرەبڕی لە کەرکووک چونکە یانزانی یەکێتی هێزی یەکلاکەرەوە و هێزی بەڕێزت ڕۆڵێکی لە یەکێک لە محورەکانی کەرکووکە ڕۆڵت هەبوو سەرپەرشتیار بووی. این چ ڕۆحیەتێک دەبینی مەسەلەن هەم هاندان لە خەڵکی هەرێمی کوردستانەوەی کە جەنابەت باسەکە وچل ناو خەڵکی خودی کەرکووک؟ بەڵێ ڕۆحیەتێکی زۆر کوردانە هەبوو، ڕۆحیەتێکی دڵسۆزانە هەبوو بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی 2017 و ئەوەی کە بەسەر کەرکووکە هاتوو سەپاندنی پارێزگارێکی بە وەکالەتی ناشەرعی بەسەر کەرکووکە خەڵکی کەرکووک بە تایبەتی و سەرجەم ناوچە دابڕاوانەکان بە شوێن ئەو دەرفەتا ئەگەڕان بە تایبەتی لە ساڵی 2005ەوە لە کەرکووکە هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگا ئەنجام نەدرابوو بە شوێن ئەو دەرفەتایە ئەگەڕان کە لە ڕێگەی دەستوری و یاسایی و هەڵبژاردنەوە سنگ و هێزی خەڵکی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێبەرایەتیەکە لەو ناوچانەیە بگەڕێنەوە و بینیشمان لە پاڵ ئەوەیە تۆ جۆش و خۆشێکی گەورە تەبینی لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان و لە دەرەوەی وڵاتیش خەڵکێکە بوو بێگومان کوردستانی بوون یا شوێنەکانی تر نیانەتوانی دەنگدەن بەڵام بە پەیام و بەهاندان چونکە ناسنامەی گەلێکە کەرکووک و چەقی کێشەی ناوچە دابڕێنراوەکانە و مەسلەی کەرکووک بابەتێکی مێژوویە و شۆڕش یەک لە دوای یەکەکانی خەڵکی کوردستان هەمیشە لە کۆتاییە کەرکووک یەکلایی کردووە. وەکو وتمان جەنابی مامجەلالی فەرموو کلیلی چارەسەرکردنی کێشەکان کەرکووکە و فەقەت کەرکووک. لەم ڕوانگانەوە یەکێتی بە جۆش و خڕۆشێکی زۆرەوە بەشداری هەڵبژاردننی کرد، پشتیوانێکی زۆری هەبوو و ئەرکێکی هەواڵانە لە سەرجەم ناوچەکانی کوردستانەوە خەڵکەکان و کادرەکانی یەکێتی لەوێ ڕۆڵیان ئەبینی بۆ پشتیوانی خەڵکی کەرکووک گەرنا ئەرکەس قورسەکە و ئەرکە سەرەکیەکە لەسەر هەواڵانی کەرکووک و خەڵکی کەرکووک و دەنگدەرانی کورد و لەو ناوچەیە و نەتیجەیەکمان بینی کە سەرڕای هەموو ئەو ئاستەنگانەی کە دروستەکرا نەتیجەیەکی باش بوو. یەکێتی پلەی یەکەمی سەرجەم حیزبەکانی هێنا و بە نەتیجەش توانی پارێزگاری کەرکووک یەکلایی بکاتەوە. بۆیە لەو کاتەوە تا ئێستا کە ئەوە نزیکەی 8 مانگە بێ کەرکووک و پارێزگایەکی تر دیالە کە ئەوە بوعدێکی مەزهەبی هەبوو کە و بوعدێکی عەشایریشی هەبوو کە یەکلانە ئەبووە و پارێزگاریان دانە ئەنا و تەنە ئەوش لە بەغدا یەکلایی کرایەوە و مەسلەی کەرکووکیش ئەوەی کە لە ئاستی سەرۆک وەزیرانی عێراق خۆی ڕعایەتی ڕێکەوتن و
چارەسەرکردنی کێشەکە و پێکێنانی ئیدارەی مەحەلی کەرکووک بکە. بۆیە سەرکەوتنێکی گەورەیە پێش ئەوەی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێ، وەکو کاک بافڵوتی بۆ هەموو کوردیەکە. ئەمە تەنها سەرکەوتنی کوردە لە شارێک یان کاریگەری لەسەر کۆی هەرێمی کوردستانی شەبێ؟ بەڵێ بێگومان کاریگەری لەسەر کۆی هەرێمی کوردستانی شەبێ، چونکە ئەو ئیرادەیە گرنگە بە تایبەتی بۆ یەکێتیەکان کە سەر ڕای ئاستەنگی هەرێمایەتی و ناوخۆیی و چەندین کۆبوونەوەی ئەملاولاو بە نەزەری موامەرە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان کە پارێزگار وەرنەگرێ، بەڵام ئیرادەی یەکێتی نیشتیمانی کوردستان پشتبەستوو بە جەماوەڕ و بە شەرعیەتی دەنگدان و دیموکراسیش بەڕاستی کاکزانە هەندێ شتێ ئەکرێت، یعنی یەکێتی لیستی یەکەمە و هاوپەیمانێکی تریشی هەیە کۆتایی مەسیحیەکان واتە 6 کەس و زۆرینەی هیچ لیستێک بەقەت یەکێتی نیشتیمانی کوردستان نییە وەکو لیستەکە، هیچ لیستێکی تریش هاوپەیمانێکی لە نەتەوەکانی وەکەوەی کە مەسیحی بوو کە پشتیوانی لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە کرد، هەر بە شەرعیەتی ئینتیخابیش بێ پارێزگاری کەرکووک بۆ لیستی یەکەمە. یعنی ئەمە ئێستاخاستەنجی زۆری بۆ بەڵام ئاستەنگێکی زۆری بۆ دروستەکرا بۆ ئەوەی بەس کورد نەبێ قۆناغی یەکەم و لە ناو کوردی شایەکێتی نەبێ، کە ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان بەو ئیرادەوە توانی کۆتایی بەمە بێنێ. ئێستا پارێزگارێکی کوردی یەکێتیمان هەیە بە ڕۆحیەتێکی نیشتیمانیانەوە، چونکە ئەگەر تا دوێنێ ئەرکێکی حیزبیانە و هەواڵانی یەکێتیانیان ئەبێت لە چەند ڕۆژی ڕابردووە کە دەست بەکار بووە ئەرکێکی هەیە بۆ خزمەتکردنی کەرکووک، ئەرکێکی ئیداری هەیە لە پاڵ ئەوەیە ئەرکێکی هەیە، چونکە کەرکووک شارێکی جۆرا و جۆرە وەکو سلێمانی یا وەکو شوێنێکی تر نییە، کەمە نەتەوەی تری تایە، نسبەتێکی زۆری عەرەبی تایە، مەسیحی تایە و دینی جۆرا و جۆر و مەسەبی جۆرا و جۆری تایە و ئەرکێکی قورسم دڵنیام کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرۆکی یەکێتیوە تا سەرجەم هەواڵان پشتیوانی ئەکەن بۆ ئەوەی خزمەتی ئەو شارە بکە، ئەو پەراوێستنەی کە لە ساڵانی ڕابردووە هەیبوو کە هەموو کەسێکە جنابوو چەندین جار مەیدانیان سەردانی ئەوێت کردووە ئەدبینی کەم تەرخەمی لە خزمەت گوزاری هەبووە. لە پاڵ ئەو هەموو بوجەی عێراقیشە بە بوجەی سیادیەوە بە بوجەی تەنمیەی ئەقالیمەوە، بەڵام بە تایبەتی گەڕەکە کوردیەکان و ئەو منتیقانیان پشتگوێ خستە بوو بە سیاسەتیش بۆ ئەوەی کە لەوانەیە هانی خەڵکی کورد بدەن ئەوێت چۆڵ بکە، بێت بۆ هەولێر، بێت بۆ سلێمانی. بەو شێوازە بۆیە ئەرکی بەڕێز پارێزگار ئەرکێکی خزمەتکردنی کۆی کەرکووتیەکانە و ڕاگررتنی ئەو پرۆسە سیاسیە کە لەوێ کە پرۆسەیەکی ئالۆزە و بە مەبەستی زۆر جار ئەیانەوێ ئالۆسری بکەن. ئێستا دوزار نەتیجەکە دەرکەوتوە زەناوت پارێزگارێکی کورددانرا، بەڵام هەندێک لایانی سیاسی کوردی هەیە زیاتر لەلایەن عەرەبیەکان پێی دڵگرانن. بۆچی ئەمە چ زەربەیەکی لە کوردایەتی داوە یان چ خەلەلێکی تایە ئەم بابەتە؟ وەڵی کاکزانە بەداخەوە من یعنی بە پێی کارەکەمان سەیری سەررجەم لەوانەیە بڵین بەتابعاتیان لە سوۆسیال میدیاش دەبینین، یعنی لە کوردەواریە هەندێک پەند هەیە بۆ بابەتە جاری وایە ئەڵێ نازانم باوکوژاو خۆشە بێ بەڵام پڵاو گۆشتخۆر خۆش نابێت لە مەوزوعەکە یا کوچک لە ئاگر گەرمترە لەو ڕوانگانەوە سەیریکەی. ئێستا ئەوەی کە پێشتر پارێزگاری کەرکووک بوو لە ماڵی خۆیەتی و بە دزداشتەیەک و بەڵام لایەنی کوردستانیە بینی و تەلەڤیزیۆنەکانیان و بابەتە گەرمەدەن و خۆپیشاندانەکان و زوومەکەیان کۆ ئەکەنەوە لە چەند سەد کەسێکا و خۆپیشاندانە و ناڕزایەتی هەیە لە کەرکووکەوانە. ئەمە جێگەی داخە بەڕاستی، یعنی ئاساییە لایەنی تر تا ڕادەیەک نەتەوەی تر ئەوە بکات، چونکە هەروەکو ئەمڕۆ ڕاکان جبووری خۆی ڕایگان لە لێدوانە ئەڵێ ئیتر هیچ قەرارێک لە کەرکووک بێ یەکێتی نیشتیمانی کوردستان تێ ناپەڕێت، چونکە ئەوانەی کە بەشدارن ئێستا یەکێتی 6 کەسن، 3 کەسی تری عەرەبی تایە. ئەو لە داخە قسەکە کە نازانێ بەڵێ ئاعترافەکە کە ئیتر ئێمە ناتوانین مەسلەی زەویەکان، ئیتر ئیدارە، ئیتر خزمەت گوزاری، ئیترەوە یەکێتی بوو بە قەرار بەدەستی ئەو شارە. بەڵام لەولاوە تەوەجوهێکی ترە بینی لایەنی کوردستانی هەیە بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان، چونکە بە حەقت من لایەنی ترم نەبینیوە بەو شێوەیە، یعنی قسە بکاوە هەندێک لایەن هەیە لەوانەیە زمنیەن پیرۆزباییشیان کردوێ، بەڵام لەبەرەوەی لە هەڵبژاردننی کوردستان نزیکە بینەوە مراعاتی جمهورەکەی خۆیان کردبێت و یعنی بە جۆرێک لە دیبلۆماسی و سیاسی و ئەوانە بیر و بۆچینی و پەیامی خۆیان گەیاندبێ. بەڵام لایەنی کوردستانی ئەبێ هەموو کوردێک پێی خۆش بێ. من دڵنیام وەکو بۆم باسم کرد ئێستش
لەوانەیە بەشێک لەو مەسجانە ما بێت کە کوردی پارچەی تر بووە لێرەوە دڵمان لای کەرکووکە کوردی خۆمان بۆ لە هەندەرانەوە وتوتی خۆزگایە منیش دەنگدەر بوومایە یا مەسەن دەنگەکەم لە سلێمانیە یا لە کەرکووکە من حەزمە کرد بۆ پرۆسەیە دەنگدەرێکی کەرکووکی بوومایە ئیتر دەنگی هەر بەلایەنێکی کوردیش بدایە یعنی مشکلە نەبوو چونکە دوجار هەموو دەنگدانێک لە کەرکووکە بۆعدێکی ئینتیخابی هەیە بۆعدێکی وەکو جۆرە ڕیفراندۆم و ئیسیفتایەک و پرۆسەی سیاسی لەسەر بنیاتە نرێتەوە لە کەرکووک بەو شێوەیە یعنی ئێستا لە ئەمە لە منتیقی وەکو ڕانی و یعنی یا گەرمیان شارە زور هەولێر نازانم ئەوە بادینان نییە کە تۆ هەرکەس دەرچێتەوە لایەنێکی کوردیە حیزبێکی کوردیە و پرۆسەکە زۆر جیاوازێکی نییە بەڵام لەو ناوچەدا بڕێوەن ئەوانە بعدێکی سیاسی نەتەوایەتی تاریخی هەیە جەناب تۆ دەستفتایەکە جۆرێکە لە ڕێفراندۆمێکی نافەرمی بۆیە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بەو ئەزمونەی هەیەی بە تایبەتی لە کەرکووک ئەتوانێت دڵنیا ئەو ئاستەنگەیش تێپەڕێنێ بە خزمەتکردن بە دەستکردن بۆ ئەو لایەنانیشی کە ناڕازین و ئێستش کورسیەکان و شوێنەکانی بۆ بە بەتاڵی بۆ جێهێشتون چونکە ئیستیحقاقی خۆیان هەیە ئیداریەن و بە پێی یاسای هەڵبژاردننیش بێ مادەی 13 ئەبێ جۆرێک لە تەوازن و تەوافق لە کەرکووکە هەبێ ئەمە هەم بۆعدێکی یاسایی هەیە بەڵام پێش ئەوەی یاسایش بێ ئێمە لە بیرمان نەچێ کە جەنابی مام جەلال بەڕەحمەت بێ هەر خۆی لەگەڵ ئەو بابەتا بوو کە ئەبێ لە کەرکووکە سیاسەتی چەپکە گوڵەکە برایەتی و پێکەوە ژیان و هەروایش کەوتوەتەوە کە تۆ ئێستا بۆن من لە کەرکووکە تورکمان نەتەوەی سێمە مەسەلا عەرەب نەتەوەی هەر ئەبێ بەشداریان پێ بکەی وەکو چۆن ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان هاتووە لە پارێزگایەکی وەکو سلێمانیە لە 15 مدیر عام 7 مدیر عامی لایەنی ترە و قایمقامیەت و مدیر ناحیەکان و ئەوانە هەمووی دابش کراوە بە پێی ئیستیحقاقی هەڵبژاردن جا من مەبەستم لەوە شتێکە کە لە هەندێک دەستگای ڕاگەیاندنەوە ئەیبینم ئەیانەوێت تەرویج بۆ ئەو بکەن یەکێتی نیشتیمانی کوردستان گوایە لە پێناو پارێزگارە کۆمەڵێ پۆستی لە دەست داوە دراوە بەلایەنی تر خۆ ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بەخۆی و هاوپەیمانەکەیەوە 6 کورسی 16 کورسیە تقریبا ئەکات لە 130 کورسیەکانی ئەنجومەنی پارێزگا 16 کورسیە یەکێتی 5 هەیە یەکیان کۆتایە واتە لە کۆی ئەوانەی کە کۆتانین تۆ یەک لە سەرسێ هێناوە کەواتە هەر یعنی تحصیل حاصل وەکۆڵێ لە 133 پۆستەکان بەر یەکێتی نیشتیمانی کوردستانەکەوێ لەمە تەنازولی نەکردو یەکێتی نیشتیمانی وەریگرتووەتەوە ئەوانەشی فەراغە لە ساڵانی ڕابردووە خۆتە نەزانن هەندێک ئیجراعات هیچ پۆستێک بەدەست کوردەوە نەما پۆستێک بەدەست هەبوو یعنی ئێمە کە لەوێ بوون بەشێکی کارەکەی ئێمە ڕێکخراوە دیموکراتیەکان وەرزش بوو بەڕێوەبەری وەرزشیان مەسەلەن دوورخست بووە یعنی گەنجێک بووانە تا ئەو ئاستە یعنی بۆیە ئەوەی کە ئیستیحقاقی یەکێتی خۆیەتی تەنازولی لێ نەکردووە لێشی ناکات بە نوقتەی ئینتیخابیش سەیریکەی پارێزگار پۆستێکی سیادیە نوقتە زیاترە با لە تەوزیعکردنی مەناسبوانەیە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئیرادەیەکی کوردانە هەروەکو ئەو ڕۆژە بەڕێز کاک بافڵ وتی پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بکەن پێشەوەی لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن چونکە کەرکووک قەزیەیە ئێمە بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان تا ئێستشی لەگەڵا بێ بەشێکی لەسەر کەرکووک و خانەقین و شنگال و مەخمور و ئەو خەتەیە کە ئێستا ناوی بەپی دەستور مادەی سەوچلە یا ناوچە دابڕێراوەکانە یا ناوچە کوردستانیەکانی دەروەی هەرێمە هەر ناوێکی هەبێ بەڵام ناوچەی کێشە لەسرە بۆیە ئەمە هەموو کوردێک من ئەوەندەی متابعەم کرد بێ خەڵکێکە بووە یەکێتیش نەبووە پێی خۆش بووە بەڕاستی ئەمە جێگەی دڵخۆشیە بەڵام بەداخەوە بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان تا ئێستیشی لەگەڵا بێ ئەوەی بۆ ئەکات و وەکو جۆرێک لە تەرویج بۆ ئەوە ئەکات کەرکووک وای بەسەراتوە موامەرەیە کراوە هیچ نەکراوە و کۆبوونەوەیەک بوو ینی دانانی محافزێکی کورد موامەرێ ئەگەر موامەرێش بێ موامەرێکی ئیجابیە بەڕاستی یعنی خۆ یعنی شتێکی باشە و یەکێکە لە ئامانجەکانی هەموو حیزبە کوردستانیەکان یەکێتی بۆی بەدیهێناون واتە تۆ یعنی وەکو خۆت قەزیەکت هەیە یەکێتی بۆی جێبەجێ کردویت ئەمە گرنگە بەڕاستی یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێنانی زۆرترین دەنگ بە حزوری مەیدانی لە کەرکووکە بە چۆڵ نەکردنی کەرکووک
بە بردنەوەی ئەم پارێزگارە و بەڕاستی بیرمان نەچێ مانگی ڕابردوو کۆبوونەوەی ئەملاولا زۆر بوو بۆ تەوزیعی مناسب و بۆ تەوزیعی پۆستەکان بەڵام ئیرادەی یەکێتیەکان نەیەشت ئەو بەرنامانە سەر بکرێت. کاک سەرتیب ئەو ئیرادەی یەکێتی دەستیداوەتێ لە بەغداوە مەسەلەن ئەگەر سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵ ئەچوو زۆر ئەو کاتەش تعلیقیان نەدا لە یەکێتی کە وایە یەکێتی زۆر ڕووی لە بەغدایە زۆر لەگەلایەنەکانە کۆ بێتەوە دوایی خۆشیانەوەیان کرد. ئەمە چی پێ ئەبیان چی سفادێکی بۆ هەرێمی کوردستان هەبوو لە ماوە ڕابردووە؟ بەڵێ بێگومان یەکێتی هەر لە سەرتاوە وەکو ئەو دروشمەی کە بەغدا شوێنی ناوەندی چارەسەرکردنی کێشەکانە بوجەت بوێت لە بەغداوە دێت مەعاشت بوێت لە بەغداوە بێت یاسا و تەشریع و قوانین لە پەرلەمانی عێراقەوە دەرەچێ دیبلۆماسیەت لە بەغداوەیە وەنیا و تۆ بەخواستی خۆت بەشێکی لەو دەوڵەتی کە ناوی عێراقە مەبەستم چییە لە ساڵی 2005 لە 15دەیە خەڵکی کوردستان لە 1970 دەنگی بەو دەستورە داوە واتە تۆ کە بەغدا هەیە بەغدا ناوەندێکە بۆ چارەسەری کێشەکان و سوودی لێوەرگرە بۆیە یەکێتی لەسەر ئەو مەبنایی کە لە پێناو خەڵکی کوردستانە چونکە مەسئولیەتە نوێنەرایەتی خەڵک بۆ هەموو حیزبەکان منافسە ئەکەن لەوەی ئەندام پەرلەمانیان هەبێ لە بەغا بۆ منافسە ئەکەن لەوەی کە وەزیریان هەبێ بۆ لەسەر سەرۆک کۆمار بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان تەحالوفێکی لەگەڵ تەقەدوم بڵێن حەلبوسی و ئەو کاتە بەڕێز موقتەدا سەدر و ئەوانەیە بەست و لە پێناوی سەرۆک کۆمار و ئەوانەیە یعنی ئەوە خۆیان قەنەعەتیان بەوە هەیە بەڵام زۆرجار لە ڕووی ڕیکلام و لە ڕووی مزایداتی سیاسی جۆرێک لەوەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و پەیوەندی لەگەڵ بەغایە ڕێکەخا و سەردانی بەغا ئەکاتوانە بەڕاستی دوجاریش خۆیان لە ئاستی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و ئەوان خۆشیان هەمان ڕێگە ئەوانە و ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان نەمانوتەوە ئیشە خراپیان کردووە یعنی پێشی باش بۆ یەکێتی وتمانەوە ڕێگەیەکە حیزبە سیاسیەکانەوانی پەرلەمانتاریان هەیە چۆن ئاساییە پەرلەمانتاری هەبێ شەڕەکە لەوان لایەنی سیاسی هەیە تەزویریشی بۆکە بۆی پەرلەمانتار بچێتە بەغداوە لەبەرەوە ئاساییەکە پەیوەندی سیاسیش لەگەڵ بەغدا و حیزبەکان بەخێری هەرێمی کوردستان شکاوەتەوە مەسەلەن تا ڕادێکی زۆر لە مەسەلەی بودجە و ئەوانەی کە هەبووە لە مەسلەی بوجای خۆتەزانی تا ئێستا کە بوجەی عێراق بۆ شێوەی پەسەند کراوە تا ئێستا بوجە نەهاتوە بوجە وەکو میزانیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بوجە لەبەر پەرلەمان فەراغی یاساییشمان هەیە لە هەرێمی کوردستانە پەرلەمانی نییە بوجە ئەبێ لە پەرلەمانەوە یعنی مناقەشە بکرێ وەزارەتی پلاندانان و حکوومەت بۆی بنێرێ بەڵام کێشەی موچەکە هەنگاوێکی ناوە بەڵام بەداخەوە تا ئێستا بە تەواوەتی چارەسەر نەکراوە یعنی ئەوەی شەر بەشێکی خەلەلی ئیداری و لیستی موچە و وردبینی نەکردن و دواکەوتن و ئەمە بەشێکی تریشی بەڕاستی بەغدایش جۆرێک کەم تەرخەمی تایە لە هەندێک بابەتە مانگێک زووترەی نێرێ مانگە درەنگترەی نێرێ یعنی ئەم کێشەیە ئەبێ چارەسەر بکرێ بە بۆچوونی ئێمە ئەبێ ئەم ڕێگەیە لەگەڵ یا بڕۆی تا ئەگەی بە نەتیجە یعنی ڕێگەیەکی ترت نییە لە ساڵە ڕابردووە تۆ مەسلەی نەوت ناتوانانی بیفرۆشی بە پێی محکەمە و بە پێی محکەمەی فیدراڵی و بە پێی محکەمەی پاریس وانە ئەوە تۆ ناتوانانی نەوت بفرۆشی ئەوە داهاتی ناوخۆت جۆرێک بەڕاستی تا ئێسیشی لەگەڵا بێ بە کۆی گشتی هەرچەند لە سلێمانیان سایتی شەفافێت هەیە و هەفتانە ئەتوانی بچی کلیکێک بکەی لەسەری و ئەوانە بزانین داهاتەکە چەنە جۆرێک لە غموس هەیە مەسەن هاوڵاتیەک نازانێت داهاتی هەولێر چەندە داهاتی دووەک چەندە و ئەمە ئەبێ ڕێک بخرێتەوە چیتر ئەم مەسلەی موچەیە چونکە فەرمانبەر و موچەخۆر و مامۆستا و یعنی هێزی پێشمەرگە و هەموو چین و توێژەکان موچەخۆران چاویان لەسەر ئەو موچەیەوە هەر ئەم موچەیەوە بەرەو 47 ڕۆژەچێت تا ئێستا بەداخەوە نەهاتووە بۆیە ئەم بابەتە ئەبێ چارەسەر بکرێت چارەسەرێکی بنەڕەتی بۆ بدۆزرێتەوە چونکە بەم شێوازە یعنی شیرازەی کۆمەلگاکە تێکەچێ لە ڕووی اقتصادیەوە تووشی داڕمانی زیاترە بی مەسەلەن هاوڵاتیان و موچەخۆران و ئەوانە یعنی تۆ ناتوانانی هەموو ئەرکەکانی پێ ڕاپەڕێنی بەرامبەر بەوە موچەکەی لە کاتی خۆیان
نەدەیتێ داوای ئەرکی لێ بکەی بەڵام مافەکەی نەبێتەوەوانە ینی ئومێ دەکەین سەررجەم لایەنە سیاسیەکان و بە تایبەتی دوای ئەوەی کە قەرار ئینشاءڵڵا لە 20دا هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان بکرێ و ئەو کاتە حکوومەتێکی تازە و بە شێوازێکی تازە بە دنیابینێکی تازەوە بە مۆدلێکی تازەوە ئەم کێشانە چارەسەر بکرێ و ڕوو لەوە بکەن لە بەغدا بۆ ئەوەی چارەسەری بنەڕەتی بدۆزرێتەوە بە تایبەتی بۆ مەسلەی موچە اینجا دێتە سەر بوجە تۆ تا پەرلەمانیش نەبێت لەوانەیە ئێستا بەغدا خۆی لە هەندێک شتا لە بیانەوە یعنی ئێمە هەموو شەرعیەتێکیش نەدەین بە بەغدا یعنی مەسەلەن لە هەندێک شتا خۆی لە بیانەوە اینجا پەرلەمانیشت نەبێ ئێڵێ من بوجە بدەم بە کێ تەزیقی کا خۆ بوجە بۆ نییە کە تۆ بۆ بکاتە جانتایەک و بیدا بەدەست کەسێکەوە و بیبەرەوە بۆ کوردستان و ئەوانە ئەی کێ تەوزیعی ئەم بوجە و ڕێکی ئەخات و کێ لێپرسینەوەی بکاتوانە تا ئێسشی لەگەڵا بێت لە بەغا ساڵانە بوجە مناقەشە ئەکرێ هەرچەندەم حکوومەتە و کابینەی بەڕێز سوودانیە یعنی پلان و موازنەکەی بۆ 3 ساڵ بوو کە تەصدیق کراوە و بەڵام ساڵانە ئەکرێتەوە یەکێتی دەسیداوەتە بابەتێکە پێوترێ ڕاستکردنەوەی ڕێڕاو ئەو ڕاستکردنەوەی ڕێڕەو مەبەستان چێ لە هەرێمی کوردستانە کارسەر ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانیە بەڕاستی یعنی بۆ هەمومان ڕوون بۆ تۆ یعنی ئەم بەم شێوازە حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان خۆتەزانی ڕۆژانە باسی سەم و شەخۆرانمان کرد باجەکەی ئەدەن و ئەم ڕاستکردنەوەی ڕێڕەوە پێویست بە یاسا هەیە پێویست بە تەشریعاتی تازە هەیە پێویست بە حکوومەتێکی تازە هەیە پێویست بە تەرازووی هێز هەیە لە هەرێمی کوردستانە بۆ پێویست بە دەستور هەیە بەڕاستی ئەگەر بچینە سەر بۆعدێکی استراتیژی تا ئێستا هەرێمی کوردستان دەستورمان نییە کە بە پێی دەستوری عێراقی هەرێمەتوانێت دەستور بۆ خۆی دابنێ و ڕەشنووسەکەیشی ساڵانێک لە پەرلەمان و تەنان گفتوگۆشی لێک کراوە بەڵام ڕاگیراوە وەک زۆر جار کێشەی دەستوریمان یەتە پێشەوە هاوڵاتیەک ناچارە بێ بچێت لە محکەمەی فیدراڵی لە بەغدا ئەوە تۆمارکە سکاڵا تۆمارکە کە تۆ پێویستی بە دادگایەکی دەستوری هەیە کۆمەڵێ بابەتی سیاسیەتە پێشەوە نێوان پەرلەمان و حکوومەت ئەوەی کە ئیشی یعنی قانونی دەستوری و محکەمەی دەستوریە وازەحە مەسەلەن ئەو بۆ دەستور و مەسلەی قانون و تەشریعاتەکان هەندێک یاسا هەیە کە پێڵێن ئەو یاسایانی بۆعدی دەستوری هەیە یەکێک لەوانە یاسای هەڵبژاردنە کۆی حیزبە سیاسیەکان لەو پەرلەمانەی کە کۆتایی پێهات بە محکەمەی فیدراڵی بە قەرارێکی ئەوە قسەیان لەسەر ئەوە بوو سەرجەم فراکسیۆنەکانیش و سەرجەم ڕاگەیاندنکاران و کۆمەڵگەی مەدەنیوانە ئەم یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستانەی ساڵی 1992 هەموارکراو چەند جار هەموارکراو بەم شێوازە ناکرێت و کێ بوو بە ئاڵا هەڵگری ئەمە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمەی لە بەرژەوەندی خۆی بوویان لە بەرژەوەندی کۆی پرۆسی سیاسی لە بەرژەوەندی کۆی پرۆسی سیاسی بوو لە بەرژەوەندی یعنی هاوڵاتیان بوو چونکە هەڵبژاردن تۆ پێویست بەوە هەیە نوێنەر ینی نزیک بێت لە بازنەی دەنگدانەکەی خۆیەوە بۆ منە کەسێک هەڵەبژێری لێرەوە تۆ دەنگ بدەی بە کەسێک لە دهۆکەوە ینی ناتوانانی مەسەن کۆتا بیبینیت نزیک بێلێتەوە کێشەکان ئەوش محتەم نابێ بە ئەوش ناتوانێت ینی مەسەلا هەر بۆیە ئێستا سەیریکە ینی لە ئەتوان بڵێم لە وڵاتانەی کە هەڵبژاردن و سیستەمی دیموکراتیایە زۆرینەی هەرە زۆری بەم شێوازەیە بازنەکان و لەمە بازنەی بچووکتریش هەیە لە هەندێک وڵاتە ینی لە تەنان لە عێراق بۆ هەمواری ئەم یاسای پێشووە کە عێراق کرا بە 83 بازنەوە یعنی تەرحەبوو لەوەی زیاتریش بێت مەسەرەن تەرحەبوو کە هەر بازنەیەک و بۆ پەرلەمانتارێک بێ هەر قەزایەک و بە پێی ژماری دانیشتوانەکەی بۆ کەسێک بێ بۆ چونکە یعنی تۆ 329 ئەندامی پەرلەمان هەیە یعنی بە جۆرێک کە زۆرترین نزیکی لە ناوچەکانەوە بێ بەڵام بە نەتیجە عێراق لەوەی هەڵبژاردننی پێشوە مەسەرەن سلێمانی 5 باز نەبوو یعنی هەرێمی کوردستان 12 باز نەبوو قبوڵیش بوو لەلایەن لایەنە سیاسیەکانەوە ئەی بۆ یاسایی هەڵبژاردننی هەرێمی کوردستان بۆ 4 بازنە نەبێت دووەک بازنەی خۆی بێ هەڵبجە بازنەی خۆی بێ سلێمانی هەولێریش بازنەی خۆیان هەبێ و دەنگدەر و کاندیدەکان لە یەکەوە نزیکترن ئەتوانێت
ئەوەندەی بتوانێت کێشەکانی بگەێنێ بۆیە یەکێتی زیاتریش ینی ئەچی خەڵکیەکەوێتە سەر ئەرکی بەرپرسیارەتی زیاتر و ئەوش هاوڵاتیش ئەتوانێت زیاتر لێپرسینەوەی هەبێ جارێکی تر بۆ نمونە متمانەی نایەتەوە ئەگەر نزیک نەبێ ئەو نزیک نەبێت لە بازنەکەی خۆیەوە ناتوانێت لە بۆ پارێزگایەکی تر داخوازیەکانی بگەێنێ و جۆرێک لە باڵانسی هێزی تێکدا بوو لە هەرێمی کوردستانە بۆ نمونەگەر لە سلێمانی لە سا 60 خەڵک بچوایە بۆ دەنگدان لە شوێنێکی تر لە سا 75 بە هەر شێوازێک وایە ئەیان برد مەسەلەن تەسیریە کرد لەسەرەوەی نوێنەرایەتی کە سلێمانی گەورەترین پارێزگای هەرێمی کوردستانە نوێنەرایەتەکەی جاریوا بوو کەمتر ئەبوو وەکو عەدەدی ئەندام پەرلەمان لە چاو ئەوەی کە ئێستا بۆی دانراوە کە ئێستا خۆی سیوەشت بوو 36 بۆ دانراوە بۆ کورسی گشتی و یەکێتی لەمەوە دەسی پێکرد مناقەشاتێکی زۆرە بوو و لە ڕووی دادگای فیدراڵیەوە و کەیسەکەیشی بردەوە بەڕاستی یعنی ئیرادەیەکی گەورەی هەبوو چونکە ئەمە بۆ ئەکرا ئیرادەیەکی گەورەی لە پشت بێ بۆ ئەوەی و بابەتێکیشە زۆربەی هەرە زۆری حیزبە کوردستانیەکانیش کۆک بوون لەسەری بەڵام پەرلەمانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیان نەیتوانی ئەو هەموارە بکە یان ئیتر لایەنێکی دیاریکرا و نەویست هەموارەکە بکرێت تا پەرلەمانیشیان بەو دەردەبرد و پەرلەمانیش یعنی تووشی داخستن و کۆتایی هاتنی ئەمە چوار بازنەیەەکە لە منفعەتی هەموو خەڵکی هەرێمی کوردستانە نەکلی سەرێکی تەنها بۆ یەکێتی نییە هەموو حیزبێک بەشداری ئەکات و ئەتوانێت کورسیشی بێنێ ئەمە تەنها بۆ یەکێتی نییە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان دید و دنیابینی یەکێتیە و جێبەجێکراوە من یەک بابەتێکا زانە ئەم بابەتە لە ساڵی 1992 لە ئەو کتێبەی دیداری تەمەنی جەنابی مام جەلالە ئەو بابەتی تێدایە کە یەکێتی ئەو کاتەیش لە مانگی لە شوباتی ساڵی 1992 ئەم گفتوگۆی کردووە تەرحی ئەوە بووە کە بەو شێوازە بێ جەنابی مام جەلال بەو شێواڵێک یعنی چوار باز نەبێ دوهۆک هەولێر سلێمانی ئەی چوارم کوێ ئەو کاتە پارێزگایەکمان یعنی هەبوو بە ناوی کەرکووکەوە یعنی وەکو منتیقە دواتر بەڵێ یعنی وەکو ئەو کاتە بەرەی کوردستانی بوو نەبوو بە حکومەت بەڵام هەر بەوە تەقسیم کرابوو تەنانەت بەرەی کوردستانیش و تەنانەت میحوەری ئەو کاتێش یعنی لە ڕاپەڕینە و ئەوانە بەو شێوازە تەوزیع کرابوو بەڵام ئەو کاتێشەڵێ پارتی دیموکراتی کوردستان ناڕازی بوو لەسەر ئەوە ئێمە شەمانویست هەڵبژارنەکە بکرێت لە 95 قەرار بۆ 75 کرێت دوای کەوتە 95ەوە وەک کرا یعنی بۆیە محکەمەی فیدراڵی بەشێک لەوانە گەڕایەوە بۆ سەر ئەو تێکستەی کە تایەتی ئەڵێت چوار دائیرەی ئینتیخابی بەڵام جێبەجێ نەکرا و مەسلەی کۆتاکانیشەوە بوو لە پاشکۆیە هاتبوو یعنی لە پاشکۆی ئەو یاسایە هاتبوو زیاد کرابوو لە دەقا بنەڕەتەکەی ئەو قەرارەی بەرەی کوردستانیان نەبوو کە دواتر قووەتی یاسای وەرگرت لە پەرلەمانی کوردستانەوە بۆیە ئەمە یەکێتی لەم ڕوانگەوە جارێ ڕێڕەوی تەشریعی کە پەرلەمانی کوردستانە ئەمە هەنگاوەیەکی دروست بوو بۆ ڕاستکردنەوەی مەسلەی نوێنەرایەتی و یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و دواتریش کە بێگومان هەڵبژاردنەکرێت ئەبێ لە کاتی خۆیان بکرێت ئەبواە لە دەی شەشا بکرایە و ئێستا لە ئاسی نێودەوڵەتیەوە تەنانەت ئەمڕۆژ کنسۆڵی ئەمریکا لە هەولێر تەکید لەسەرەوە کاتەوە کە هەڵبژاردنێکی دادپەروەر و ئازاد و شەفاف و ئەوانە بەڕێوە بچێت کۆمەڵگەی نێودەوڵەتیش چاویان لەسەرەوەیە کە ئەو هەڵبژاردنە ئەبێ بکرێت لە کاتی خۆیان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئامادەکاری خۆی کردووە بە تەجروبەی ناوچە دابڕێڕەکانەوە بە تەجروبەی ساڵانی ڕابردووە بە ئیرادەی کادرەکانەوە بەو بە ئیلهام وەرگرتن لە بردنەوەی کەرکووک و تەنانەت پۆستەکانی نینەوە و سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەنگەکانی لە خانەقین و بۆ جارێکی تر لە دووس خوڕمات و کە یەکێتی ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەیە پێشتر پەرلەمانتاری بردەوە بۆیە یەکێتی خۆی ئامادە کردووە و ئەچێتە پرۆسی هەڵبژاردنەوە و بە ئیرادێکی بەهێزەوە زۆر جار ڕخنەیەک لە یەکێتیەکی لێ کاک سەرتی بێستاش مەسەلەن لە ناو خەڵکە پرسیارەکە نەڵێن ئایا ئەوەی کە خەڵک بێزارە لە هەندێک بابەتی تاکڕەوی لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ئەڵێن ترسمان هەیە جارێکی تر یەکێتی مەسەلەن بابەتەکە بۆ پارتی ڕاست کاتەوە یان پارتی بکاتەوە ڕابەرایەتی حکومڕانی کوردستان یان هەرێمی کوردستان
ئایەکێتی جارێکتر ئەمەکان سایان یەکێتی خاوەنی ڕۆیا و دنیابینی خۆیەتی و پلانی بۆی هەیە بێگومان یەکێتی خاوەنی دنیا و دنیابینی خۆیەتی ڕوئای خۆی هەیە پلانی خۆی هەیە و ئیرادەیەکی بەهێزی هەیە و یەکێتی نەبووە پارتی بک بە ئەوەی کە مەسەن استحقاقی هەڵبژاردننی ساڵانی ڕابردوو بەداخەوە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆتەزانی ناو بە ناو دووچاری یعنی کێشە یا مەسەرەن جۆرێک لە انشقاقوانە هات لە 2009 و 2013 ئەوە بە نەتیجەی دەنگدان و هەڵبژاردن و جۆرێک لەوە و نەبوونی هەڵبژارنێکی نەزیه و پاک و نەبوونی یاسایەکی دادپەروەرانە یعنی ئێسێمە یاساکە هەموار کراوەتەوە چیتر ئەو ڕقەمە بۆ پارتی دیموکراتی کوردستان دەرناچێتەوە چونکە یاساکە بەو شێوازەیە ئەمە کەواتە یەکێتی هەنگاوی یاسایی ناوە دووەمیش بەڕاستی کۆمیسیۆنی ئەوەیشی کە ئێستا هەیە تا ڕادەیەکی زۆر زۆر بە هەڵبژاردننیەوەی پەرلەمانی عێراقەوەی ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردن بە پێوەرە نێودەوڵەتیەکان تەنانەت ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانەی و سەرجەم حیزبەکان تۆ بینیت بە زۆرینەی هەرە زۆر ینی ڕازی بوون لەسەر ئەدایی کۆمیسیۆن ئەم کۆمیسیۆنش چیتر ئاوارە دەنگ نەدات چیتر ئەگەر تەزویر نەکرێت چیتر کامپەکان دەنگ نەدەن دەنگی دووبارە نەبێ ئەو کاتە هەڵبژاردنێکی پاک و نەزیه و ئەوانە بێ و کوتمێکێتیش خۆی بۆ حازر کردووە و بەو پلان و بەرنامانەی کە هەیە ومێ دەکەین خەڵکی کوردستانیش شتەکە لە دەست خەڵکی کوردستانایە خەڵکی کوردستان لەم قۆناغەیە ئەبێ پشتیوانی داواکارین پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکە سەرڕای هەموو گلەیی و کەم و کوڕیەکان کە هەیە کە یەکێتی حیزبەکە ئاعترافی پێیەکە یعنی مەسەلەن نایشارێتەوە و بە جۆرێ لە جۆرەکان تۆ سەرۆکی یەکێتی خۆی لە مناسبەتی ڕانیە بە خەڵکەڵێن ناڕازین لە مۆزعە وانە ینی ناڕازین خۆشی ناڕازیە بەڵام بەچی ڕاستەکرێتەوە بە دەنگدانی خەڵک ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ ئەوی تەرازووی هێز لە هەرێمی کوردستانە پارێزراو بێ بەدەست خەڵکی کوردستان و یەکێتیەکان و ئەوانەیە کە لە هەڵبژاردنە پشتیوانی لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن وەکو چۆن لە کەرکووک توانی یعنی زۆر لەوانەیە مبادرە کرابێ بۆ یەکێتی بەڵام لەو ئیسیحقاقە نەتەوەیە وازی نەیەنا کە وەکوتم پارێزگاری کەرکووک یعنی پێگەیەکی نەتەوەیە پێش ئەوەی بڵین تەنها بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بینیتان لە یاسای هەڵبژاردن ئیرادەی خۆی سەرکەوت لە پێشووترا لە 2010 بە وەکۆڵەی بە هزار حاڵ وەزیرێکیان بە یەکێتی ڕەوا بینی ئێستا دوو وەزیری لە بەغا داناوە سەرۆک کۆماری داناوە بۆیە یعنی ئەم ئیرادەیە ئەمە تێپەڕیوە ئەوەی خەڵک لێ ترسێ مەسەلەن ئەم ئیرادەیە هەیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە پێویستی بە پشتیوانی زیاتری خەڵکی کوردستانە پێت وایە نەخشەی حکومڕانی و دەسەڵاتداری لە هەرێمی کوردستان بگۆڕێ من خۆم بەیان وەکو قەناعەتی شخصی خۆم چیتر دوای هەڵبژاردننی بیستیدا بەم شێوازە بڵین تەنها حکومڕانی بکرێتەوە پێویستمان بە جۆرێکی تر لە حکومڕانی هەیە پێویستمان بە شێواز و مۆدێلێکی تر هەیە یعنی مەسەلەت تەنها بەدەل لە شخصەکان ئەبێت جۆرێک لە تەوزیعی عادلانە بۆ وەکۆی پێڵی سەرەواتی تەبیعی داهاتەکان ناوچە کارەساتبارەکان غەدر لە مەسەلەن پارێزگایەک نەکرێ بۆ پارێزگایەکی تر غەدر لەو ناوچە کارەساتبارانی وەکو مەسەلەن گەرمیان و هەڵەبجە و مەسەلەن شارە زۆر و قەڵاتزیە و ئەوانە هەمووی خۆتزانی پێنجێن و تەختی بەڵام ئیسیحقاقی خۆیان بە پێی پێویست بە تایبەتی لەم چەند ساڵی لێرە دەیان بەرنامە لەسەرەوە کردو کە شارەوانی هەیە 100 ملیۆن داهینەتی دەسریت یان پارەیەتی لە بەردەستێتی شارەوانی تەختکرا و هەیە 5 ملیۆن بەڵێ وایە ئەمە زۆر یعنی باسکراوم دڵنیام یعنی خەڵکی کوردستان بای ئەوەندە ئەم لەم بە تایبەتی لەم بەرنامەی جەنابتەوە کە هەمیشە لەسەر کێشەی خەڵک و داواکاریەکان و ئەوانە هەمیشە هەر وەکۆڵێ لەگەڵ خەڵکا بیت و خۆش دەچیتە ناویانەوە یەخەی زۆرێک لە
بەرپرسان و ئەوانە دەگرتووە بۆیە بینیمانە ئەمە بەم شێوازن ناکرێ ئەبێ مثلەن پارێزگای سلێمانی بۆ خۆی لە کۆمەڵێ بابەتە هەیە قرار بدا ینی مثلەن جاری وا هەیە هەندێشتی ڕۆتینی ئیداری و ئەوانە هەیە ئەگەڕێتەوە بۆ هەولێر پێویست ناکا بگەڕێتەوە بۆ هەولێر ئەمە نەک بڵین لەبەرەوەی سلێمانی ئەوەی دووەکیش پێویست ناکا بگەڕێتەوە بۆ هەولێر یعنی حکوومەتی هاوڵاتی ئەو حکوومەتەیە کە زۆرترین ئاسانکاری بۆ هاوڵاتیەکە بۆ دەستڕاگەشتن بە خزمەت گوزاریەکان خزمەت گوزاریەکان جاری وا هەیە تۆ مراجعی فەرمانگەیەکە یعنی ئەوە نەبێ ینی تەنها بڵی هەر موچە و هەر دامەزراندنوانە خەڵکێکی زۆر ئیشوکاری دەوایر و فەرمانگەکان لێرە هەندێک زارە بۆ خەڵک بۆ ئیمزایەکە بوو لە هەولێر بچێت ینی بۆ هەولێر بمێنێتەوە چی ینی ئەمە پێویستی بە گۆڕانکاری هەیە ینی ئەمە مەبەستمەوەیە کە ئەڵێ مۆدێلێکی نوێی حکومڕانی لە ڕووی تەوافقاتی سیاسیشەوە یعنی حەق وایە چیت ئەم هەرێمە هەنگاو بەرەوە هەرێمێکی ئارامتر سەقامگیرتر دوورکەوتنەوە تەنها لەوەی کە خەبەری موچە سەردێڕی هەواڵەکان بێ بە جۆرێک لە مزایدەی سیاسی و ئەوانە بێ هەنگاوی جدی بۆ بنێت یعنی خەمی موچە بخوا بەڕاستی و خەمی بوجە بخوا و خەمی ئەو خەڵکانەی کە یعنی سەدان و هەزاران گەنجی دەرچووی زانکۆ و پەیمانگاکانمان هەیە بێ حکوومەتی هەرێمی کوردستان باشە ئەڵەی دەرگای تەعیناتم ڕاگرتووە ئەی باشە خۆ بە شێوازی تر ئەتوانی بە پرۆژەی بچووک بە قەرزی بچووک بە جۆرێک لەوەی بیان خەیتە کارەوە مثلەن ڕێخستنەوەی کەرتی تایبەت مەسلەی زەمانی ئیجتیماعی مەسلەی سوود وەرگرتن لە تەکنۆلۆژیا و سیستەمی بانقی و یعنی زۆر بوار هەیە بۆ ئەوەی کە ئاسانکاری بۆ هاوڵاتی بکرێ بەم شێوازە تەقلیدیە نەبێ هەرچەند هەنگاوی باش نراوە بە تایبەتی یعنی بەدەر لە هیچ لایەنگرێکی سیاسی بەڕێز کاقوبات خۆی بە تایبەتی لەو بوارانەی کە پەیوەندی بە مەسایلی گەنج و کار و دەستپێشخەری بۆ پرۆژەی بچووک و تەکنۆلۆژیای زانیاری ئەو بابەتانە هەیە کۆمەڵێ هەنگاو نراوە بەڵام پێویستی بە پاڵپشتی یاسایی گەورە هەیە پێویستی بە میزانیە هەیە کە ئەمە لە حکوومەتێکی سەقامگیرە ئەکرێت لە حکوومەتێکە ناکرێت تاکڕەوانە بێ و لە حکوومەتێکە ئەبێ کە گوێ بگرێت لە پەرلەمان یعنی پەرلەمانی ئەم جارێش لە هەرێمی کوردستانە بەڕاستی ئەبێ یعنی نوێنەرەکانیان مەسلەی مسائلە و لێپرسینەوە لە وەزیر و لە سەرۆک وەزیر و لە هەر هەموو ئەو کار بەدەستانە بێنە بەردەمی پەرلەمان و مەسلەی میزانیە و هەنگاونان بەرەو شەفافیت ئەنی ئەتانەوێت بڵێن هەرێمی کوردستان بچێتەوە قۆناغێکی دیکەی دەوڵەتداری دەک دەسەڵاتداری ئەبێ بچێتە ئەو قۆناغە ئەگەر نەچێت ئەم چیرۆکانەی کە ئێستا کە باس ئەکرێ هەردووبارە ئەبێتەوە یعنی بۆیە یعنی هەرێمی کوردستان پێشێتی ئامادەیە بۆی ئەو بەرپرسیارەتە قورسە بخات سەرشانی خۆی یەکێتی ئیرادەی هەیە بۆ ئەمە و مەسەلەن بۆ مەسلەی دەسەڵات و بەشداری پێکردنی خەڵکی تریش لە دەسەڵاتە نموزەجی هەیە و لە سلێمانی وە سەیری کە بۆ وەکو باسمان کرد لە زۆر شوێنی ترا هەمیشەیەکێتی لەوا بووە کە ئیسفادە لە تاقە و توانا و یعنی ئەوەی کە سیاسەتی چەپکە گوڵەکەیە چونکە ئەگەر هەنگاوێک نەنین شێوازێکی تر نەگرین هەر بەم شێوازی پێشووترە بێ یعنی وەکو وایە یعنی ئێمە هەر هەڵبژاردنێکی ڕۆتینی بێت و مەسەلەن کابینەیەکی ئەوە بێت و ئەبێ هەنگاو بەرەو جۆرێک لە دەوڵەتداری و حکومڕانیەکی شیا و حکومڕانیەکی تەندروست ئەوەی کە پێڵێن یعنی حکومی ڕەشید یعنی حکومڕانیەکی باش بنیت لە هەرێمی کوردستانە چیتر ئەم بابەتانەی کە ساڵانێکە یعنی هاوڵاتی موچەخۆر فەرمانبەر لێی ماندوو بووە ئەگەر لە 4 ساڵی ئایندە و حکوومەت و پەرلەمانی تازەیە نەتوانێت بەشێک لەو بابەتانە چارەسەر بکە خەڵک تووشی ناومێدی گەورە بایکۆتی زیاتر و دوورکەوتنەوە لە پرۆسەی سیاسی ئەبێت کە ئەوە بە نەتیجە بۆ هەرێمی کوردستان باش نییە. باشە کاک سەرتیب ینی قسەیەکێک کە پارتی دموکراتی کوردستان ئەگەر کورسیەکانی حەزمی خۆی بێتە خوارەوە مثلەن ئەرقە لە بۆ حکوومەتە دروستەکە بای ئەوە چاودێرینی و دەوڵەتی و بەغدا و ئەوانە ئەتوانن لەوە هاوکار بن یان پارتی نەبێت ئەرقە لە بەردەمی و گۆڕانکاریانە وڵای کاک زانای ئەمە لە ماوەی ڕابردووە بینیت لە پارێزگای مووسڵ ئەنجومەنی پارێزگا کۆبوویەوە جارێکی تر بە پێی کورسیەکان و دەنگەکان
یەکە ئیداریەکان و بەڕێوەبەراتیەکان و ئەوانەی کە هەیە لەوێ ئەو حیزبانە هەریەکە و ئیسحاقی خۆی وەرگرت. مەسەلەن پارتی دیموکراتی کوردستان ناڕازی بوو لەو پرۆسەیە و سکاڵای کردەوە، ناڕازی بوو لە بەغدا و دوجار بە پێی یاسا و ئەوانە وتیان ئەنجومەنی پارێزگاکە ئەنجومەنێکی هەڵبژێراوە و مافی خۆیەتی و زۆرینەی ئەنجومەن کۆبۆتەوە و دەسڵاتی خۆیەتی. یعنی حەق نییە هیچ حیزبێک یعنی لە هەرێمی کوردستانە دوای نەتیجەی انتخابات ناڕزایەتی لە چی؟ ئەگەر مثلا ناڕزایەتیەکانی پارتی دیموکراتی کوردستان پێشووتر بۆ قرار بوو هەڵبژاردن لە 6 بکرێ، کۆمەڵێک مبەڕیر و بیان و ئەوانە هەبوو بۆ ئەوەی هەڵبژاردن بکرێ، ئەوە یەکێتی ئەو کاتش ئامادە بوو بۆ هەڵبژاردن. بۆیە بە بۆچوونی ئێمە چی بەغدا چی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە هیچ هێزێکی قبول ناکە کە پابەند نەبێ بە نەتایجی ئینتیخاباتەوە. ئەگەر مەسەلەکە بابەت بێ لەسەر پرۆسی ئینتیخابات، خۆتەزانی هەیەیەکی قەزایی ئینتیخابی هەیە وانە، یعنی تۆ سکاڵات لەسەر سندوقەیەک دوان لەسەر ئەوە هەبێت هەموو لایەنە سیاسیەکان ئەتوان بچن شەکوای خۆیان بکەن، وەکیلیکیانی سیاسیان هەیە، نوێنەری قەوارەی سیاسی لەسەر سندوقەکە ئەتوانێت سکاڵات تۆمارکە. هەموو ئەم ڕێوشێنانە بە یاسا و بەپێی ڕێنمایی کۆمیسیۆن دیاری کراوە و محکەمەیەکی ئینتیخابیان هەیە، دواتر نەتایجەکان هەرچۆنە بێ ئەوان قەرارە دەن و لە محکەمەی ئیتیحادی کە پەسەند کرا بنبڕە هیچ لایەک ناتوانێت پابەند نەبێ پێیەوە هیچ حیزبێکی سیاسی. کە تۆ چوویتە ناو ئینتیخاباتەوە نەتیجەکە هەرچۆنێک بێ، جا ئەگەر ئێمە هەمووی بەو شێوازە بچێتە ناو هەڵبژاردنەوە بە شەرتی بردنەوە، بە شەرتی ئەوەی کورسیەکانی بەدڵ بێ ئینتیخابات بۆچی بکەین. زۆر سپاس بۆ بەڕێز سەرتیب عەلی ئەندامی پێشووی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ بەڕێستان، زۆر سپاس بۆ دیدار. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان لەگەڵ.